سڵاتان لێبێت ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە هاتوومەتە خزمەتتان ئەمڕۆ شەممە 8 گوڵانی 1430 هەتایی بەرابەر لەگەڵ 28 ئاڤریلی 2024 زاینی باسی ئەو شەومان لەسەر یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکارەکان نزیک دەبینەوە پێی یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکار هەمووتان ئاگادارن کە بڕێوەیە. ئێمە لەم بەرنامەیەدا با بزانین مانگی مەی لە هەموو جیهان بەگشتی ڕنگدانەوەی چۆن بووە، وەزئی خەباتی کرێکاران چۆنە؟ ئایا کرێکاران توانیویانە دەوری شیاوی خۆیان بگێڕن؟ زۆر کەس پێی وایە دەوری سەرەکی و چارەنووسازی بۆ شۆڕشیە کۆمەڵایەتیەکە تا ئێستا نەگێڕاوە. تەکنۆلۆژی سەردەم لەسەر کرێکاران چ کاریگەریەکی بووە؟ کرێکارانی کوردستان دەور و نەخشیان لە خەباتی ئەم دەورەی خەڵکی کوردستان چۆن بووە؟ ئاڵوگۆڕە سەرەکیەکانی ناو کرێکاران لە کوردستان و ئێران چۆنە؟ ئەمانە و چەند پرسیارێکی تر تەوەری باسی ئەو شەومان دەبێت بە میوانداری بەڕێزان کاک حامید کەرمی ناسراو بە شاتر حامید کادر و ئەندامی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و بەڕێز کاک کیومەرس وەیسی چالاکی سیاسی و کرێکاری کە لەم بەرنامەیەدا بەشدارن. زۆر خۆشحاڵین کە بەشداریان بەرنامەیە بوون. هاوڕێیان بەخێر بێن. زۆر زۆر سپاسان دەکەم بۆی کە دعوەتی ئێمەتان قبول کرد بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ جەنابی شت کاکە میر، هەروە سپاس بۆەوەی کە بانگشتتان کردوین بۆ ئەم بەرنمەیە و هەر لێرە شۆسڵا و ڕێزمەیە بۆ کاکەی مەرس و بۆ هەموو بینەرانی کۆمەڵە تیوی و هەموو کاربەدەستانی بەڕێوەبەری کۆمەڵە تیوی. زۆر سپاس. خێر بێت. منی سڵام هەست بۆ ئێوە کاکە میر و هەروە کاک حامد و هاوڕێیان لە تلڤیزیۆنەوە خەڵکی کوردستان. زۆر سپاس هەردوو بەڕێز بەخێر بێن. هەڵبەت ئێمە میوانێکی بەڕێزی تریشمان هەبوو، بەڕێز کاک سدیق جیهانی کە ئەویش هەر کادر و ئەندامی دەرینی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانە کە بەداخەوە بەهۆی کێشەیەکی کە بۆی دروست بووە تا ئێستا نەیتوانی بەشدار بە هیوادارین کە لە درێژەی بەرنامەکەدا ئەم کێشەیە حەل بێت و ئەویش بەشداری ئەم قسە و باسە بێت. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان بە هەر لێرەوە بە بینەرانی ئازیزیش بڵێن ئێوەش دەتوانن لەسەر تەوەری ئەم شەومان بەشدار بن و بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە لەسەر لە ڕێگەی واتساپەوە دەتوان ڕاوبۆچوونی خۆتان بنێرن بۆمان و ئەگەر پرسیارێکیش بوو ئێمە لەگەڵ میوانانی ئازیزمان دەیخینە بەرباس و لێکۆڵینەوە. سەرەتا با بچینە لای بەڕێز کاک حامید. کاک حامید با لێرەوە دەست پێ بکەین. هەڵبەت ئێوە هەردوو بەڕێستان لە ئوروپا و کانەدا داژین. پێم باشە پرسیارەکە لێرەوە دەست پێ بکەم. خەباتی کرێکاری لەو ساڵانەی کە هەردوو بەڕێستان ئێوە لەوێ بوون چۆن بووە؟ ئایا بەرەو پێش چووە؟ باشتر بووە؟ ئایا ئەو جۆرەی کە شیاوی خۆیەتی توانیوێتی دەوری خۆی بگێڕێت؟ ئەگەر نییە هۆیەکانی چی بووە؟ لێرە منزورت لە کانەدایە لە دەرەوە؟ بەڵێ لە دەرەوە. بەڵێ زانی خەباتی کرێکاری خەباتێکی نەپساوەیە ڕاستەکەی لە هەر کوێی دنیا ئەم خەباتە هەیە و هەمیشە دەوڵەت و کارفەرمایان هەوڵیان ئەوەیە کە زۆرتر لە نیروی کاری کرێکار ئیستفادە بکەن و کەمتر حەقدەستی بدەن یا کەمتر پەیڕا بگەن و لەو بەریشەوە بەرعکسەکەی کرێکاریش سەرڕاوەی کە هەمیشە کار دەکا و سعی دەکا کە هێزی کاری خۆی بفرۆشێ، هاوکاتیش هەوڵی ئەوەیە کە ئەو دەستکەوتانی کە پێشوو بەدەستی هێناوە لێ وەرنەگیرێتەوە و لە عینی حاڵیش بتوانێت ڕفاهیاتێکی زۆرتر بۆ خۆی و بۆ بنەماڵەکەی وەکولن بۆ چینی کرێکار دابین بکە. بەڵام شەرایەتی هەر وڵاتە و شەرایەتی هەر منتەقەیەک جیاوازی خۆی هەیە. بۆ نمونە لێرە لە کانەدا و ئەمریکا و یا بەعام ئەمریکای شمالی بابەتەکە بوونەی ڕۆژی جیهانی کرێکارەوەیە. لێرە هەر لە دەهەی 50 میلادی قەرنی پێشووەوە ئەمانە هێناویانە ڕۆژی جیهانی کرێکاریان گۆڕیوە. لێرە لە کانەدا و ئامریکا و مێکزیک ڕۆژی جیهانی کرێکار ئەوەڵین دووشەمبەی سەپتامبر بەڕێوە دەچێت. هەر بۆیە لێرە بەڕاستی ماوەیەکی زۆر ئێمە هەوڵمان ئەوە بوو، کارمان ئەوە بوو کە لە نێو خەڵکی ئێرە کە بڵێن ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکارەوە بەم بۆنەشەوە تەوزیحاتمان بۆ دەدان. حتا زۆر کەس ئێستایش زۆر کەس نازانێت کە سەرچاوەی ئەوەڵی ماهیمەی لە شوێنێکی وەک شیکاگۆوە کە
لە ئەمریکایە دەستی پێکردوە لێرە سیستم کارێکی وای کردووە کە ڕۆژی کرێکار بە ئەوڵی مانجی مەی نەناسرێ بەڵام بەشیەوە لەوانەیە بڵم لە 20 ساڵی ڕابردووە لێرە من کە لە کانەدام دەبینم پێشتر مەراسماتی ئەوڵی مانجیمەی بەڕێوە نەدەچوو بەڵام لە 20 ساڵی ڕابردووە وەلەو تعتیلاتی ڕسمی نییە لێرە چون کتم ڕۆژجانی کرێکاریان گۆڕیوە بەڵام بە هەموو ئەوانەوە ئەمان توانیویانە هەم اتحادیهای کاریگەری و هەم فعالینی چەپ و کاریگەری بتوانن مەراسمی ئەوڵی مایمەی بگرن بەڵام زۆر جار دقیق لە ڕۆژی ئەوڵی مانجیمەی ناگیرێ دەبێت لە ئاخری هەفتا بتوانن مەراسمەکانیان بەرگوزار بکەن مەجبورن یاسوتر بە یا درنگتر بۆ نمونە هەر بە بۆنەی ئەوڵی مانجیمەی داهاتووە کە دێت لێرە 4 مەی مەراسم دەگرن لەبەرەوەی تعتیلی ڕسمی نیە مەجبورن ڕابوەستن تا ڕۆژی شەمبە. بەڕێز کاکیومەرس پێم باشە منە پرسیارەش هەر لە ئێوە پرسم هەڵبەت ئەم دیارە کاک حەمید ئاماژەی پێدا بە 1 مەی لە هەموو جیهان منیش پێم باشە ڕای ئێوەش بزانم 1 مەی لە هەموو جیهان ئایا پێت وایە ئەو جۆرەی کە شیاوی خۆیەتی ڕنگدانەوەی دابوو بێتەوە ئەگەر بوویەتی چۆن بووە و ئەگەر نەی بووە هۆکارەکانی چییە؟ هەروە کە شارەتان پێکرد بەتایبەت کاک حامد دیارە تا مادام کە سەرمایە و منافع سەرمایە بێ هەر بۆ ئەنازیشە لە بەرابەریە و ئەتراس هەیە و لە بەرابەریە و سازماندەیی کرێکاری هەیە منتها هەمە هەڵەگەڕێتەوە کە لە چە وڵاتێکە میزانە تەوازن و قواوە میزانی بەسڵا ئارایش و ژستی کرێکاری وە بەتایبەت نیروی چەپ لەو جامعە چنێک ئەتوانێت لە بەرابەر دەسەڵاتداران سەرمایەوە ڕابوەستێتەوە بەرەنگاری بکات ئەوەسە کە بەتایبەتی لە وڵاتهای ئەوروپاییە دیارە هەروە کە کاک حامد بۆ ئەمریکا و کانەدا ئەوانە شارەی پێکرد لەو حەدا نییە کە شیانی تەبەخەی کرێکار بێتەوە کاریگەران و قەڵ زەحمەتکشان بۆ ئەنازە کە زەحمەتەکەیشن بتوانن ژیانیان بۆ نەبەرەوە ڕفاهێ کامڵ لە ناویە ژیان ببەنە سەر منتها ئەمە نابێ فەراموش بکرێکە ئێمە قسەی ئوروپاکەین بۆ دەستاوردگەری نسبی هەیە لە جەمامە ئوروپا و ئەمریکا وەمە بە هیچ عنوان تەک وڵاتای وەک ئێران و دەسەڵاتدارگەری وەک سیستمی هار ئیسلامیە قابلە قیاس نییە بالاخره لەم وڵاتانە مجموعەی قوانین جێکەفتک هەست کام قوانینە بووگەسە بەعاسە ڕفاهی نسبی یعنی کرێکار لەم جامعە بۆ ئەنازەکە کارەکە بالاخره دەستاوردگەرێکی هەست بیمەی بێکاری هەست بیمەی بانشەستگی هەست بیمەی مناڵانی هەست ڕفاهەکە لەو حەدا هەیە کە ژیانی ڕۆژانەی بتوانێت بواتە بەرەو منتها ئەم شتە لە وڵاتهای خۆمانە نییە و لە ژێر دەسەڵات جمهوری ئیسلامیە بەتایبەت جۆرێکی ترە وەلی ئەمە ناکرێ بێتە بەعەسەوە کە بێژین ئەو اتحادیە کاریگەری و سندیکهای کاریگەریە لێرە هەست و ئەو قوانینە جامعەی باز و ئازادە کە لێرە هەست و توانی یەکرێکار حق ئاعترازی بێ حق ئاعتسابی بە داواکاری و مطالبات خۆی ڕۆژانە بباتە بەردەستکار فەرما و دەوڵەت هەر بۆ ئەنازیشە توانی دەست پیا بکە بە خاستەکانی نەخێر دەستی پیا نەکردووە بەتوە خاستەکانی و هەر بە هەر ئەنازە دەسەڵات و سەرمایەداری توانیگیە قامی بردوویەتە دواوە ئێوە تواشا بکەن لە کل ئوروپا سنە بانشەستگی چووەتە بان ئەمە نیشانەدا کە نوع تعرضە بە سفرەی کرێکاران نوع تعرضە بە حقوقی کرێکاران منتها ئەمەشە عەرزم کرد دووارە لێرە ناوێ ئەمە بکەین بە ئەبزارێک کە دەسەڵاتداران جمهوری ئیسلامی بەتایبەت لەمە ئیستفادە بکەن و سوء ئیستفادە بکەن بژن ئەوە نییە لە کانەدا و ئوروپا و وڵاتهای تریشا کرێکار حقوقی ئەخورگێت هەس لێرەش ئەگەر وایە هەر وەکو یەکە نەخیر وەکو یەک نییە لێرە چکەری کرێکار توانیویەتی بەدەستی بێرێ حقوقی هەیە ئەو حقوقە دیارە کامڵ نییە کافی نییە ولی لە وڵاتهای خۆمانە لە وڵاتی ژێر دەسەڵات دیکتاتۆرهای ئیسلامی و بەتایبەت مرتەجەعادا منتەقەی خۆمانە جۆرێکی ترە. زۆر باشە کاک حامید بابینە سەر بارودۆخی کرێکاران لە ئێران بە زیاتر ئێمە لەسەر وەزعەتی کرێکاران لە ئێران قسە بکەین ئەم شەو زۆر کەس پێی وایە
کرێکاران ینی وەکو بڵین پێشتر ساڵانی زۆر پێشتر ئەو هێزنی کە ینی ئەو چاوەڕوانی کە لیان بووە هاتپێتنە سەر شەقام چون چینی کرێکار قورساییەکی زۆر باش دەدا بە جنبشە کۆمەڵایەتیەکانی دیکە ئەگە تایبەتەن ئێمە بمانەوێت هەڵسەنگاندنێکمان بێت لە ئەم بزوتنەوە عەزیمەی جنبشی ژن ژیان ئازادی ینی شۆڕشی ژینە ئایا پێتان وایە ئەو جۆرەی کە دەبێت و شیاوی چینی کرێکار بێت دەوری جێڕابێت ئەگەر نییە هۆکارەکانی چی بووە؟ بڕاستی ئێمە دەبێ شتەکە تۆزێک وەسیعتر چاو لێ بکەین. چینی کرێکار وەختێک باسی چینی کرێکارەکەین ئەگەر بمانەوێت چینی کرێکار وەک هێزێکی متشکل مەسەلەن بۆ ئێعترازاتی جامعە بێتە خیابان ئەمە زەمانێک ئەتوانێت ئەم شتە ڕوو بدا زەمانێک هەر وەک نمونونەکەی لە ساڵی 1350 تاکە ڕژیمی شا بە زەبر و زەنگ و بە کوشتار و بە تانگ و تۆپ و دروستکردنی حکوومەتی نظامی لە هەموو شارەکان و یا زۆربەی شارە گەورەکان هاتە مەیدان وە کولەن ژیانی جامعەی مختل کرده بوو لەوەها شرایەتێکە ئیتر تەبەقەی کارگەر مەجبورە لە ئەبزاری تەولید ئیستفادە بکە بۆ ئەوەی ڕای بگرێ ئەبزاری تەولید ڕابگرێ بۆ ئیتر ئەو بەستا جەنایەت و وەزعیەتە خۆفناک و هەوڵناکەی کە خەریکە بەسەر جامعادێ پێشی پێ بگرێ لە جەرەیانی شۆڕشی ژینا ئەگەر کەسێک ئەم بەرداشتەی ببێکە بۆ تەبەقەی کارگەر یەکدەست نەهاتنە سەر شەقام و کارگا و کارخانەکانیان نەبەست من ئەڵێم هێشتا نەگەیشت بۆ ئەو مەرحەلەیە بەڵام هەر ئەو کەسانێک کە لە ئیعترازاتی هەموو ئێران و لە کوردستان و لە هەموو شوێنێک بوون چ ئەو دانشجوانە چ ئەو جوانانە چ ئەو ژنە شۆڕژێر و شجاعانەی کە هەوڵیان دەدا بۆ پاشەکشێکردن بە دەوڵەت و هەوڵیان دەدا کە ئەو زوڵم و زۆرەی کە بەسەر جامعە هەیە خەباتیان بۆ ئەکرد ئەوانەیش ئێمە نابێت جیا لە تەبەقەی کارگەر ببینین نابێ حسابی ئەوانە جودا بکەینەوە قەتعەن لەوەها شرایەتێکە ئەوەی کە زۆرترین دەور و نەخشی هەیە خەڵکی فەقیر و هەژار و ئەو جوانانن کە زۆربیان کوڕ و کچی کرێکارانن کە لە کارخانەکان و کارگاکان کارەکەن و ئەگەر شرایەتێک بێتە پێشێ تۆزێک وەزعەکە بگاتە ئەو حەدە تەبەقەی کارگەریش من پێم وایە نەکەن لە ئێران لە هەموو دنیا ئاوایە کە تەبەقەی کارگەر وەختێک چرخی کارگاکان و کارخانەکان لە کار ئەوەستێنێک کە ئیتر دەرفەتێک بۆ ئاڵوگۆڕی مەدەنی ئاڵوگۆڕی عادی نەمابێتەوە بۆیە شۆڕشی ژینا بەداخەوە نەگەیشتە ئەو هاستەکە ئیدامەی بێ بۆ ئەوی تەبەقەی کارگەر وەک چینێکی ڕێکخراو بێن بە قەولی قەدیم وتی شێری نەفتەکان ببەستن و ئیتر تەولید ڕابگرن هیوادارم بە زووی ئەو شتە ڕوو بدا بەڵام ئەوەی کە کەسانێک ئەو گلەیە بکەن لە تەبەقەی کارگەر وەک تەبەقەیەکی متشکل تەبەقەی کارگەری ئێران لە عینی حاڵا کە تەبەقەیەکی مبارزە و خەریکی مبارزەی ڕۆژانەیەتی بۆ پاشەکشێکردن بە دەوڵەت و بە کارفەرما لە هەمان کاتیشا مبارزاتی تەبەقەی کارگەر جیا لەوە مبارزەیەکی سنفیە بۆ باشترکردنی وەزعی کار و ژیانی خۆشیان هیچ وەخت لە مەسائلی سیاسی جامعەش دوور نەکەوتونەوە و هەمیشە سعیان کردووە بە نەوعێک ئیعترازەکانیان یا داخوازەکانیان قەتنامەهایە کە سادریەکەن ڕەبتی بێ بە داهاتووی جامعە هەر بۆیە من پێم وایە ئەو ئینتزارە لەوانەیە تۆزێک زوو بوو بێ دەنا ئەوەی کە من پێم وانییە بەشداریان نەکردووە هەرەوەی کە کوتم ئەو گەنج و جوان و لاو و ژن و پیاوەی کە لە ئیعترازاتی دژ بە جمهوری ئیسلامی لە هەموو شوێنێک بەشداریەکەن بەشێکی گیانەکراوە لە تەبەقەی کارگەر من ئاوایە بینم هیوادارم جوابی سوالەکەم دابێتەوە. زۆر باش وەڵام پێم باشە ئەم پرسیارەش ڕای کاکی و مەرسیش بزانم دیارە کاک حامید
باسی لە ئەوەی کە دەبێت واخان وەکو ڕێکخرا وەکو متەشەکل کە نەهات بێتن بەڵام دیارە خۆت وەکو کرێکارانی نێشەکەر وەکو فولات چەندانێک لە کارخانە بەناوبانکان دیارە هاتن ماتەرەز بوون و ناڕزاتی خۆشیان دەربڕی بەڵام هۆی ئەوەی کە متەشەکل نەبوو وەکو ڕێکخراو چون چینی کرێکار چینێکە کە قورسایی دەداوە یەکلاکەرەوەی و زۆر چارە نووسسازە پێم باشە ڕای ئێوەش بزانم هۆکاری چی بوو کە لەم جنبەشە عەزیمەی ژینادا نەیتوانی ئەو دەورۆی کە شیاوی خۆی ببیژێڕێت. بەشێکی ڕەنگە ئەوە بێت کە بە شکڵێ سەراسەری ڕەحبەری سەراسەری نییە تەبەقەی کرێکار یاری لەو ئاستا نییە کە توانیوێتی خۆی متحد کا کە بە شکڵی سەراسەری بڕێتە بەسڵام مەساف سەرمایە و بڕێتە مەساف تەبەقەی حاکمەوە منتها بەشێکیشی فکرەکەمەوە نوعی عەقلانیەتی سیاسی چە بە شکڵێ تەجروبی و چە بە شکڵێ بەسڵا تەحقیقی تەبەقەی کارگەر لێ بەرخوردارە کە ئەیزانی کە دەسەڵات هێشتا میزانێک لە بەسڵا خەلعیەتبوونی لەو حەددا نییە کە تەبەقەی کارگەر گەرەکی بێ یەکسەرە سەر و ماڵی خۆی بکات بە قوربانیەوە ئەو مەسەلە و شەرایەتەکەی لەو حەددا ئامادە نادی کە ئەمە بێتە باعسەوە کە بکرگێت بە شکڵی ساختاری بەرەو ئەنقلابێک هدایەت بێت و ئەم بێ بە پێش قراون جامعەوە بتوانێت تەسیراتی بنیادی دابێت من فرەتر لەو ڕوانگە و تواشایەکەم کەماین کە هەروە کە ئشارەی پێکریا تەبەقەی کارگەر بە شکڵی پەراکەندە و بە شکڵی باسڵا خانەوادەکان و مناڵەکان و خۆیشیان لەم جنبشە بەشدار بوون و بەشدار هەن یانێ ضرورەتی زندگییان ئەو شتیە پێیان تەحمیل کردگە کە دەخاڵەتکەندا بۆ ئەوە کە دەسەڵاتە سەرمایەوە بە تایبەت حاکمیەتە ئیسلامی هەر قامی کە بڕێتە دواترەوە بتوانە عەقب نشینی پێ بکەن هەر بۆ ئەنازە شرایەتێک ئەتوانێت مهیا بێت کە تەبەقەی کارگەر بە خاستەکان و بە داخوازیەکانی بگەیت منتها من لێرە هەروە کە عەرزم کرد ئەمە بە نەوعی تەعەمودی تواشایەکەم چونکە جنبشکەتر اجتماعی لەو حەددا ئامادە نەدی لەو حەددا هەو ئاهەنگ نەدی کە بتوانێت کارێ بەسڵات مێخ ئاخر بالم تابوتێ ئەم حاکمیەتە استبدادیە فرەتر ئالە ڕوانگە و من ئەیسەگەی بەزێنم من دەنگتان ناژنەوەم ئەگەر سوالەکەتان ڕوو بە منە دەنگم هەیە ئێستا ئایسە بڵێ بەڵێ کاک حەمید لە حەسەناوای سنە پامێکمان بۆ هاتووە بێڕای سڵاو و ڕێز و ماندوو نەبوونی هەم لە میوانانی ئازیز و هاوڕانی تلویزیۆنی کۆمەڵە سەرەتا نووسێتی وادارم ئەم ساڵتەوەی کرێکاران بۆ یەکیمەی بێنە سەر شەقام و ئەم وەزیەتەکە زۆر نالەبارە بیگۆڕن بەڵام ڕایەک خۆی نووسیوە نووسێتی من پێم وایە ئەو هێز و قودرەتەی کە چینی کرێکار هەیەی هیچ هێزێک منزوری جنبشەکانی دیکەیە پێم وایە ناتوانێت تەغییراتێک پێکهێنێت پێم باشە ڕای میوانانی ئازیزیشتان بیستم لەسەر ئەم بۆچوونەی ئەم بینەرە کە نردوێتیەوە ڕاتان چییە؟ زۆر سپاس بۆ ئەو بینەرە بەڕێزەی کە تەماسی گرت و ڕای خۆی دەربڕیوە ڕاستیەکەی ئێمەش هەر ئەو ئومیدواریەمانەیە یارە و هیوایەمانەیە کە تەبەقەی کارگەر وەک هێزێکی یەکلاکەرەوە و هێزی ئەسلی جامعەی بەڕاستی وڵاتێکی وەک ئێران کە ئێستا باسی دەکەن دەڵێن 70% خەڵک لە ژێرخەتی فەقرا ئەژین ئەمانە چ ئەو کەسەی کە لە کارخانە کارەکە و چ ئەو کەسەی کە بێکارە و چ ئەو کەسەی کە کۆڵبەر و هەموو ئەمانە چ ئەو ژنەی کە هەوڵەدا بۆ دابینکردنی داخوازەکانی هەموو ئەمانە بە نەوعێک بەشێکن لە چینی کرێکار بەشێکن لەو چینە چەساوەیە کە ئەو جامعەیە ئەکسەرێتی ئەو جامعەیە پێک دێنن هەر بۆیە ئێمە بە هەمومانەوە بە هەموو ئەو چین و توێژەی کە زیاتر لە 70% جامعەیە ئەبێ هەوڵمان ئەوە بێ زۆر بەدڵ ئاواڵەیەوە بتوانین لەگەڵ یەکتر کار بکەین بۆ دروستکردنی ئەو تەغیرەی کە ئەو بەڕێزە ئیشارەی پێەکە و بۆ دروستکردنی ئەو تەغیرەش جیا لە کاری ئاگاهکەری و جیا لە کاری ڕۆشنگەرانە
بۆ گەیشتن بەوەی کە وەک هێزێکی ڕێکخرا و متشکل بتوانین بین بەرەنگاری لەگەڵ ڕژیمێکی دڕندەی وەک جمهوری ئیسلامی بکەین هیچ ڕێگایەکی دیکەمان نییە. جا بۆ ئەوە منیش هیوادارم کە چینی کرێکار هەم ئەو ساڵ بە بۆنەی ئەوڵی مانجی مێەوە زۆر بەڕێکخراوتر و بەرچاوتر لە جاران بێنە مەدانی خەبات بۆ داخوازیەکانیان و ئەو ئەقشار و چین و توێژانەی جامعەش بتوانن یارمەتی دەر و پشتیوانی ئەوان بنوە خۆیان لەوان بەجیان نەزانن بۆ بەدیهێنانی ئەو دنیایی کە هەوڵی بۆ دەدەن. زۆر باشە بەڕێز کاکیومەرس پرسیارێکی ترمان بواتۆ لە شاری سەقس وێڕای سڵاومان دوو نەبوونی نووسیوەتی دەور و نەقشی تەکنۆلۆژی بۆتە هۆی کەمبوونەوەی ژمارەی کرێکاران بە تایبەت لە وڵاتانی پێشکەوتووی سەنعەتی هاتنە مەیدانی ڕۆبات هوشی مەسنوعی بۆتە هۆی کەمبوونەوەی کرێکاران ئەڵبەتە مەڕای خودیم بینەرێکە نووسیوەتی پرسیارەکەی ئەوەیە داهاتووی وەزن و قورسایی کرێکاران چۆن نەبینن. سلام و ڕێزم هەست بۆیان دیارە وایە هەرچی بەرەو شاری سەقزەوە ئەمەی نردووە. بەڵێ ڕێزم سلام هەیە بۆ کاک محەممەد هەروە کە ئشارەیان پێکردووە تەکنۆلۆژی ڕۆژ بە ڕۆژ ئەوێتە بەعاسەوە کە جامعە بەرەو مۆدرنیزم بچێوە بتوانێت فشارێک کاری بەسەر بەسڵا کرێکارە کەم کاتەوە منتا ئەمە ناکرگەی کە ئێمە تعریفمان لە کرێکار فقط ئەو کرێکارە نییە کە بە قوڵنەوە بە ئەسڵا نیروێک بازوو سرف یعنی بەکاری یەدی خەریکە داهێنەرە و جامعە بەرەو ئەوات کرێکارە توانێت مۆسێ بەدەستیەوە بێ کرێکارەتانەیە کۆدنویسێ بە ئەسڵا کامپیوتەر بێ کە خەریکە بەرنامەیەک ئەڕژنێت بۆ فڵان شوێنی کار ئەوەسە کە نسبەت بۆ شەرایەتەکە جامعە بەسڵا بەرەو ڕووی ئەچێ تەبەقەی کرێکار و نیازە کار لەو شوێنگەری شاخۆی ئەگۆڕێت ئەوەسە کە ئەتوانێت لە جەوامعێک بە ئەسڵا فرە مۆدەرنە ئەگەر لە داهاتوە بێت ئەشکاڵێتر پەیاکاکە و ئەشکاڵە ئێمە ناکردی ناتوانین یانی من ناتوانم بێژم چه ئەشکاڵێکە بێتە بەر منتەها دایما نیازە بۆ ئەوە کە نیروێک مەسرف بێ بۆ کە دەستاوەر دێ بەدەست بێت بۆ کە شتێک دروست ببێت بۆ ئەمە هەمیشە کرێکار لازمە و کرێکار تعریفی ئەوەسەکە عەرزم کرد ئەکرگی لە مازی ئەسفادە بکات بە جێگەی وەخت سرفەن نیروێ کاری وەێ بچەوسێتەوە حقوق بگیر بێت بۆ مجموعە و ساختارێک کار بکا کە ئەرزش لە ئەرزش ئەفزوودەیە کە حەق ئەوە پێنادن بۆ کۆکردنەوە و جەمکردنەوەی سەرمایەک کە زەحمەتیان تیانە کێشاگە استفادە بکردی ئەوەسە نسبەت بۆ شەرایەتکە لە کردی ئەوە تعریفی وەک تعریف کردی منتەها ئەساسی تری چت ئەوەسا لە هەر شوێنێکا بێ کرێکار داهێنەرەوە تەئسیر دانێ و ئەقڵقێنێت و منتەها تا ئەم نظامەت داگیرکەر و مستەبدگەرە هەن هەمیشە لە میزان کار و ئەنرژی کە دایانێ بەهرەمەند نییە و لە ڕفا بەرخۆردان نییە دیارە شوێن کار و وڵات ئەتوانێ ئەمە تەغییراتی لە ناویە ئیجادکە و نسبەتی دەستاوەردەکان بگۆڕێت. زۆر باشە کاک حامید بەڕێستان تەجروبەی کرێکارانی نانەوەخانەکانی شاری بڵێن سەقستان هەبووە تا ئەو جێگەی من ئاگادار بم ئێستا وەزئی کرێکارانی نانەوەخانەکان لە کوردستان چۆنە بیننەوە؟ بەڵێ ئێستاش هەر باسی ئەو باسی کە ئەو بەڕێزەیش باسی کردبوو لە تکنۆلۆژی کاری کردوتە نێو نانەوەخانەکانی ئێستایتر هەموو بۆتە ئۆتۆماتیک بەڵێ بۆتە کاری ماشینی و ماشێن هاتوتە نێوکار و تا ڕادەیەک هەم کارەکەی سەریعتر کردوێتەوە کاری کرێکارانی سەریعتر کردوێتەوە لە حدێکیشە کارەکەیان دەکرێن سان بڵێ ئاسان بووتەوە بە نسبەت قەدیم بۆیە هەر ئەو تکنۆلۆژیە ئێمە دەبێ ئاوا چاولەشتەکە بکەین کە تکنۆلۆژی ئەگەر بە درستی بەکار ببردرێ شتێکی زۆر زۆر باشەوە هیوادارم پێشرەفت و سەنعەت و تکنۆلۆژی کارێکی وا بکە کە
کرێکار بە کەمترین کاری هەفتانە و ڕۆژانە بتوانێت دابینکەری ژیانی ماڵ و مناڵی بێ و بتوانێت ژیانێکی ئاسوودەتر بۆ خۆی و خانەوادە و جامعە دابین بکە. هەر بۆیە پێم وایە ئێستا ڕاستیەکەی ئەوەیە کە من بەو دەقیقیەی کە کەسێک وەک کرێکارێکی نانەوەخانە ئێستا لە یەکێک لە شارەکانی کوردستانیا لە ئێران بتوانێت بە دەقیقی هەموو شتێک باس بکە، لەوانەیە ئەو دقەتەم نەبێ بە دەلیلی دووری، بەڵام دەزانم کە ئێستاش کرێکار هەر کرێکارە و هەر دەبێ هەوڵ بدا تێبکۆشێ بۆ ئەوەی بژێوی خۆی و خانەوادەی دابین بکەوە. هیوادارم تەکنۆلۆژی کارێک بکە کە کرێکاران بەجێی 6 ڕۆژ یا 5 ڕۆژ لە هەفتە یا 7 ڕۆژ لە هەفتە کار بکەن، بتوانن بە 4 ڕۆژ لە هەفتە ژیانیان دابین بێ و بۆی بتوانن بە ژیانی شخصی و خانەوادەگی و کۆمەلگایش ڕابگەن. و ئەمە شتێکە کە هەوڵی دەوێ بەڵام ئیمکان پەزیرە و هیوادارم ژیانی ئێستای کرێکاران حەداقل بە نسبەت ئەو وەختەی کە من بووم بڕێک ئاسانتر بێ بە نسبەت کار و مەشەقەتی ڕۆژانەوە. بەڵام واقعەتێکە کە تا زمانێکە چەوسانەوە هەیە و نابەرابەری و ناعەداڵەتی هەیە، چینی کرێکار جزوی ئەوەڵین قوربانیەکانی ئەو نابەرابەری و ناعەداڵەتیە. زۆر باشە کاک حەمید، من زۆر داوای لێبوردن دەکەم ئەگەر بکرێ بێنە وەسەتی کادرەکە زۆر باشتر دەبێت. یەک پەیاممان بۆ هاتووە لە هەورامان، سڵاوتان لەبێت، سڵاو بۆ میوانانی بەرنامەکەتان. منیش ویستم لە ڕێگای ئەم بەرنامەیەوە پیرۆزبایی یەکی ئەیار بە هەموو کرێکارانی جیهان بڵم بۆ داوا بکەم هەرچکی باشکۆتر و ڕێکخراوتر کرێکاران بێنە مەیدان و ڕۆژی یەکی ئەیار بەڕێوە بن. زۆر سپاس لەو بینەرەکە لە هەورامانەوە ئەم پامی نردووە. کاکی ومەرس بە ئەم پرسیارە گشتیتر بۆ کوردستان بکەین. بڕای ئێوە کرێکارانی کوردستان دەور و نەخشیان لە خەباتی ئەم دەورەی خەڵکی کوردستان چۆن بووە، چۆنتان بینیوە؟ بەگشتی کوردستان مرکز ئازادی خوازی و بەرابەری تەڵەبی بووە. ئەگەر هەڵگەڕینەوە بۆ ساڵ 57 بەرەو ئەملا کەس ناتوانێت ئینکاری بکات کە خەڵک کوردستان و بەتایبەت تەبەقەی کارگەر و نیروگەر چەپ لە کوردستانە چەندێ توانیان دژ بە ارتجاعی تازە بە سەرکارهات توی ئیسلامی ڕابوەستن و فەرهەنگ ئازادی خوازی و بەرابەری تەڵەبی و فەرهەنگ بەرابەری بین ژن و پیاک بەتایبەت لە ناو جامعانە هادینە بکەنەوە. و ئەمە خۆی بووەتە باعثەوە کە کوردستان جیاوازی تایبەتی هەست لە رابطە بە مەسائل سیاسی و فەرهەنگیە و ئەم جیاوازیە بووە سەباعسەوە کە تەأسیرات تایبەت و باسڵاگ و سەرتری هەست نسبەت بە شارەکان تر کە لەژێر دەساڵات هەر جمهوری ئیسلامیە بوونەوە ڕێیان داوە بە جمهوری ئیسلامی و لە بەعدێترە لە کوردستانەوە بەتایبەت کرێکارانە کوردستان دوور بوون لە استبدادێ کە بە وەسیلەی مەسەبێ حاکمە و بەتایبەت بەگشتی بە وەسیلەی مەسەب بە ملسەریانە حکمی کردووە و تەأسیرات خۆی لە ناو جامعەدانیاگە. ئەوەسە کە کرێکان لە کوردستانە من فکرەکەمە و کرێکارێ هۆشیارترە نسبەت بە جێگرتر بە واسطەی ئەوە کە لە شعور و لە فەرهەنگی متەفاوت کە متەئەسر بووگەن لە فەرهەنگ ئەحزابێک بەتایبەت کۆمەڵە لە کورسانە کاری کردگاوە تەسیری دانیاگە. وەلی ئەشی ئەمە فەراموش نەکەین کە لەناو ئەم جامعە کە کرێکار باسڵا پێش قەراوڵیە لە کوردستانە ئێمە کرێکار فەقیریشمان هەیە کە ئەم کرێکارە فەقیرە ممکنە بە وەسیلەی دەسەڵاتدارگەل ئیسلامی و بگیرگەلی ئیسلامی لە داهاتووە بەنەوعی لە مەسەبی ئیستفادە بکرێت، یعنی بە وەسیلەی دین فەریبی بدەن و بیکەن بە ئەبزارێ دەست خۆیان. ئەشێ کرێکاران و تەبەقەی پێشڕۆی جامعە ئەم چاوێکیشیان بەم لایەی فەقیرتر لە جامعە بێ کە ئەو فەرهەنگی ئازادی خوازیانە ئەمچنان کە تا ئیسا حفز کردگە حەفزیکەن و ئالوودەی مەذهب فەریبکاران و دەسەڵاتدارگەل نەوەن کە بتوانن کڵاو بنە سەریان بەوە بە وەسیلەی مەسایل مادی کە بەداخەوەی کوردستان
فرەتر لە شوێنگەلتر فەقیرترە لەبار مادیەوە ئەشێ خۆشیان بەو بەشیشە بێکە ئەڵبەتە ئەشیەکەی ئەوەسە کە من وەک یاداوەری هێژ خەڵک کرێکار و زەحمەتکێش کوردستان ئاگادارتر و عاقڵتر لەوەنە کە من گەرەکەم بچێەوە بۆ ئەوان نسخە پێچم من تا وەک یاداوەری دووبارە وەک هاوبیری دووبارە بەتەکیانە ئەومە عەرز کرد وەلێ بەگشتی کرێکار لە کوردستانە تەسیراتت خاصی بووە و ئەتکرگێ ئەو تەسیراتە هەر لەم جۆنبشەژینە تواشای بکەیت ئەم جۆنبشەژینە لە ژێر کوچکە و یان لە ئاسمان و ناتە خوارەوە ئەمە دەسەڵات و تەسیر و باسڵاف فەرهەنگی ئازادی خوازی تەبەقەی کرێکار و تەبەقەی بەگشتی لایەی لە چەپ لە جامعاکە کاری کردگا و کاری کردبوو توانی ئەم جنبشە ئاوا ڕێک بخا و ئازادی خوازی و بەرابەری تەڵەبی لە کورسانە و انتخابا بۆ شارگەلێتر و بەتایبەت کورسان و نیروی چەپ لە کورسانە بوو بە مەرکەزی انتقال فەرهەنگی مبارزە بۆ شارگەلێتر ئەوە بوو چه ژستێک لە پشتیە بووێت چه نەخشەی لە پشتیە بووێت ئەمە یەکرد بە شعارێ جامعەکە کورسان چاو ئێرانە باسڵا شەشم چراغی ئێرانە ئەمە خۆی ئەوە ئاخاتە بەرچاومان کە ئەمە جیاوازی خۆی هەیە نسبەت بە شوێنگەلی تر وەمە تەفاوتەکانی ئەو تەفاوتەسەکە تا ئەیسەیشە دوای 45 ساڵە و تەسلیم سیاسەتگەر جمهوری ئیسلامی لە کوردستانە نەبووە و ئەو گشتە هەزینە و هێز و فشار و ئەعدام و زۆرەکە بە من سەر مردم کوردستان و خەڵک کوردستانە بووە نەیتوانی جمهوری ئیسلامی ئەو سیاسەت و فەرهەنگخوایە بە ملیا حاکم بکات و ئەمە ئەرکرگێت ئێمە بێژین بەشی عومدەیەک مەدیونە نیروە چەپ و بەتایبەت تەبەقەی کرێکارێکە گیانبازی فرەتری کردووە بۆ ئەم ملەتە ئەوەی من ئەوە گەی بەزێنم کە ئارسانم کرد. زۆر باشە کاک ئارێز 24 لە ژاوەڕۆ پامێکی نردۆ نسێتی سڵاو ڕێز بۆ ئێوە میوانانی بەرنامەکەتان پیرۆزبایی خۆم ئاراستەی تەواوی کرێکارانی کوردستان و جیهان دەکەم لە کۆمەڵگەی وەکو ئێران کە سەرجەم کرێکاران لە ناوەندە دەوڵەتیەکاندا بۆ بەخشی خصوصی کارەکەن و قەراردادی مانگانە و ساڵانە لەگەڵیان دەبەستن ئەنی قەراردادیانوانە لەگەڵ بەستن تاکو ڕێگای ئەترازیان بۆ نەمێنێت کە هەر کات خاوەنکار پێی خۆش بوو ئەخراجیان بکات و لە بەشێکی تر کرێکارانی زۆر لە بازاری ئازاد کارەکەن ئەمەش دەسەڵاتی سیاسی سەرمایه‌داری کە بەم شێوەی ڕێکی خستووە ئایا لەواها دۆخێکدا ئێعتسابی کرێکاری کە وەکو ئەهرۆم فشار بۆ سەر دەسەڵاتی سەرمایه‌داری بەکاردێنن کاردانەوەی هەیە یان ئەبێ ڕێگاو شوێنێکی تر بگرێتە بەر کاک حامید فەرموو. ئەمەکەی ئەوەیە کە واقعیەتێکە کە ڕژیمی جمهوری ئیسلامی و سەرمایه‌داران هەوڵیان ئەوەیە لە هەموو تەرفەندێک کەڵک وەربگرن بۆ ئەوەی پێش بە ئاعترازات و مبارزاتی یەکدەست و متەشەکلی کرێکاران بگرن و کرێکارانیش مەجبورن هەرچۆن مەجبورن بۆ بژێوی ژیانی خۆیان ڕێگاهای جۆراوجۆر ببینەوە بۆ بەرەنگاری لەگەڵ ئەم سیستمە و لەگەڵ ئەم نظامش هیچ ڕێگایەکی دیکەیان نییە بێزگەلەوەی کە بە شێوەی متەشەکل جا تەشەکلەکەش قەرار نییە تەنیا مربوط بە یەک سنفی مشخص یا یەک کارخانە بێ دەتوانێت ئەمە کرێکاران بەرنامەیەکی وا بۆ خۆیان دابنێن کە چەندین شیرکەت و کارگا بتوان پێکەوە لەسەر یەک شت بە تەوافق بکەن چەندین کۆمپانی گەورە و کارخانەجاتی کە بەنەوعی کارەکانیان بە یەک ڕەبتیان هەیە بتوانن اتحاد عملێک لە بینی خۆیانە دروست بکەن بۆ جوابدانەوە بە نیازەکانی خۆیان لە پێشدا ئەمە دیارە زۆرتر مربوطە بە نیازهای سنفی و اقتصادی کرێکاران و بۆ ئەوە بتوان بەرەنگاری دەوڵەت و کارفەرما ببنەوە ئەگەر قەرار بێ بەو شێوەیەشکەوە کرێکاری قەراردادی و قەراردادی مۆقەتن بێ سعی بکەن بۆ ئەوەش ڕێگایەک ببینەوە دیارە بەتەنیا کارگایە کارخانەیەک لەوانەیە زۆر زەربەپەسگیرتر بن بەڵام ئەگەر چەندین شیرکەت و کارگا و کارخانە بتوانن پێکەوە شتێکی وا دروست مەسەلەن سندیکای کرێکارانی قەراردادی مەسەلەن ئۆستانێک دروست بن سندیکای یا اتحادیەی کرێکارانی قەراردادی شیرکەتی نەفت یا زۆباهەن یا ئیران خودرۆ هەر کامێک لەم شیرکەتانە هەر کامەشان
بە نەوعێک ژێر مەجموعی خۆیان هەیە ئەگەر ئەمانە بتوانن فعالینی کرێکاری پێشڕوانی کرێکاری دەتوانن هەوڵ بدەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو کەسانەی کە بە نەوعی کارەکانیان زنجیروار بە یەک ڕەبتی هەیە تەشەکولای لەو نوعە دروست بکەن و لە نەهایەتدا ئەگەر ئاعترازاتی عمومی و سەرتاسەری دەستی پێکرد ئەم نوعە تەشەکولانەی کە بە قسە لێک جودان لە جەرەیانی خیزش و مبارزاتی سەرتاسەری ئەتوانن دەور و نەخشیان بێ بۆ پشتیوانی لە خەبات و تێکۆشانی خەڵکیش بەڵام تا ئەو شرایەتە هەیە دەبێ فعالینی کرێکاری و پێشڕەوانی چینی کرێکاریش بتوانن بەدیلی خۆیان بدۆزنەوە بتوان بەو بەدیلانە کارێ بکەن کە مەغلوبی سەرمایه‌داران نەبن. بەڵێ زۆر خۆشحاڵ بووین کە بەڕێز کاک سەدیق جیهانی کادری و ئەندامی دەرینی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانمان لەگەڵە کاک سەدیق زۆر زۆر سپاس بەخێر بێت خۆشحاڵ بووین کە بەشداری بووی لەم بەرنامە ڕاستەوخۆی ئەم شەمەدا. سپاس دەکەم کاکە ماندوو نەبنە زۆر بەخێر کە من بە تاخیری کەواتم کێشەیەک دروست بوو کێشەکەم بە جۆرێ حەل کرد. زۆر بەخێر بێت کاک سەدیقیان بە پرسیارێک ئاراستەی بەڕێزیشتان پێ دیارە بەرنامەکەمان لەسەر نزیک بوونەوە لە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکارە هەرچەنەما چەند پرسیارێکمان ئاراستی کاک کیومەرس و لەگەڵ کاک حامید کردووە هەم لەسەر بەگشتی هەم لە وەزیەتی کرێکاران لە ئوروپا و لە بڵێن لە کانەدا ئەمانە وەزیەتیان چۆن ئەمانە تەوزیحیان داوە دواتر هاتوونی تۆ سەر وەزیەتی کرێکاران لە ئێران. پرسیارەکەمان با لێرەوە لە ڕێستانەوە پرسین وەزیەتی کرێکاران ئێوە ئێستا چۆن نەبینن تایبەتەن ئەگەر بڵین هەم لە دەرەوەی وڵات و هەم لە ئێرانیش؟ پێشتێکی ئیسلام هەیە بۆ هەموو ئەو عەزیزانەی کە من نەبینن دەنگ بەبیسن و گوێگرن لە قسەکانمان. بەر لە هەموو شتێک لە چینی کرێکاری سوێدەوە دەست پێ بکەم کە من تقریبا نزیک بە 30 ساڵ لێرەم. ئێرە ئازادی هەیە لەبەر ڕێگەی کرێکاران کە هەموو ساڵێک دوور لە ترس و لەرزی پۆلیس و نیروگەل سەرکوتکەر لەو شۆنگەلەوە خۆیان پێیان خۆشە مەیدانی ئەسڵی شارەکان یا مەراکزێک کارگەری خۆیان ڕۆژی کرێکار ڕێز لێ بگرن. بەم بۆنەوە جەریانگەلێکی جۆراوجۆر تێدا بەشدارن. دیارە سەفەکان یەک نین، سەفی چەپەکان لە لایەکەوەیە و سەفی لەواقع سنتەر و حزبە سوسیال دموکراتەکان لە لایەکی دیکەوەیە. دیارە ڕۆژی کرێکار لە بین چەند حزب و چەند لایەنێکی سیاسیە لێرە لە سوئێد دابەش کراوە. ئەگەرچی کرێکاران لێرە ساحێبی تەشەکوڵی سەر بەخۆیان هەن و ئەم تەشەکوڵیان مربوطەوێتە بە ساڵیانێکی دوور لەم تەشەکوڵانە بەلاخرە عوزبن ئیتحادیان هەیە و هەڵبژاردن ئەکرێ لە ناوم کارگەرگەرە لە خوارەوە بۆ سەرەوە. بەڵام حەداقل ئەگەر ئێمە بیر بە حەداقل پێداچوونەوەکیانێ بکەین لەسەر ئەم ڕێکخراوە کرێکاریگەلا ئەوە دەستمانەکەوێت کە ئەمانە ئەگەر لە ئەوایلەوە بە جۆرێک سربەخۆی ئەعلام کراون بەڵام بەرەبەرە حزبێکی خاص یانێ حزبی سوسیال دموکراتەکان دەستیان بەسەریا گرتووە و بەرحاڵ ئەوان کە معاشی کرێکارەکان لێرە و لەوێ ئەبەنە مەجلس و لە شۆنی دیاریکراوە قسەی لەسەر یەکەن تعیین دەستمۆزدەکان ئەوانن و ئەیمەنی شۆنی کار هەر ئەوانن تەسنیم گیرەندەی واقعی تاکۆنێ ئێستا هەر سوسیال دموکراتەکان بووبن و دیارە جەریانگەلێکی تریش دەستیان بووگە لە ناو ماجەراکەدا بەڵام نەقشیان حاشیەیی بووگەوان. لە هەر حاڵە
گەرەکمەوە بێژم کە لە ڕەحسی ئەم تەشەکڵگەلەی کە تەشەکڵی کرێکاریان ناوە لە سوێدا LO کرێکار قەراری نەگرتووە، بەڵام کەسکەلێکن کە غێرە مستەقیم بە ناوی کرێکارەوە هاوردیانیان لێرە دایانیان مەرزاندووە، ناویان کارمەندە، کارمەندگەلێکن کە بۆ LO لێرا کارەکەن، بەڵام زۆربەیان سەر بە حزبی سوسیال دموکراتەکانن، ئەوانەیشیان کە باسی ناکەن ئاگاهانەیە تعدادێکن لە خوارەوەی بلەخەرە سەرۆکەکانیانەوە، بەڵام بەکردەوە بە عەمەڵ ئەمانە ئەندامی سەرەکی یا کۆڵەکەگەل حزبی سوسیال دموکراتن و لە ڕەعسی LO لە سوێدا کرێکارێک لە حاڵحازرا وجودی نییە، ژنێک بوو کە ماوەی کرێکاری کردو بوو بۆ ماوەیەکی کورد بوو بە سەرۆکی LO، بەڵام دەسەڵاتێکی ئاوەهای نەبوو، چۆن پێداگر لەسەر مافی کرێکاران بەرەبەرە خستیانە لاوە. ئەوەتە کە باس یەکەم بۆ لێرە تەشەکڵ کرێکاری، ئەگەر کرێکار ئەگەر تەشەکڵی هەیە، ئەگەر ئازادە، ئەگەر سەرکوتی ناکەن، ئەگەر بەر ڕێپێوان ناگیریێ، بەڵام تەشەکڵگەلێکی زەردە دەستێکی خاص لە حاکمیت پێە، لە دەرەوەی حاکمیت دەستی هەیە لەسەر ئەم ڕێکخراوە کرێکاری گەلەی یا حرەکەتکەلێک کە ئەمان بیکەن. یانێ ئەگەر سوسیال دموکراتەکان یا حزبێکی خاص لە پشت هەر حرەکەتێکی کرێکاری قەراری نەگرتو بێ لێرە لە سوێد تەزاهوراتێک بۆ مافی ڕەوای کرێکاران بەرگوزار ناوێت، یانێ حتمەن ئەبێ کەسێک لە ناو ئەم سوسیال دموکراتانە بلەخرە دەستی ببێ LO ڕازی بێ، ئەگەر LO ڕازی نەبێ دیارە کارێ ناکردی، بەڵام خوارەوەی LO یانێ کرێکارانێک کە زەحمەت دەکێشن ڕۆژانە کارەکەن، یانێ چەساوەی دەستی سەرمایەدارەکانن، ئەمان بۆ شتێک قەت بوو دەسەڵاتێکی مستەقیمیان بەسەر LOوە تەشەکڵێکە بەناو ئەوانەوە ڕێکخراوە نییە. لێرە لەوێ تقریبەن 8-9 ساڵی لەوەبەر ئەمە بەحس بووگە کە خۆب دیارە LO بەناو ئێمە دروست کراوە ڕێکخراوێکی بەناو کرێکاریە، ئایا ئاکرێ کرێکاران لە خوارەوە دەوری ئەمە بدەنەوە ڕێکخراوی سربەخۆی خۆیان دروستکەن کە بە مافەکانی خۆیان بگەینیانە؟ ئەمە پرسیارەکە هێشتا نهاتووە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشە، ئەگەر بەڕێز کاکیومەرس و کاک حامید ئیجازە بدە من یەک پرسیاری تریش لە کاک سدیق پرسم، چون کەمێک درەنگ پەمانەوە باشدار بوو. کاک سدیق، بەڕێستان سایتێکتان هەیە بۆ خەباتی چەپوی بڵین خەباتی چەپ و کرێکاری و وەزئی میدیای کرێکاری پێم باشە بزانی چۆنە، ئێوە چۆنی ئەبینن؟ ئایا ئەستە میدیای کرێکاری لە کوردستان و ئێران هەبوونی هەیە؟ واگەر هەیە بینەر و بیسەری چۆنە؟ ئەگەر دەکرێت لەسەر ئەمە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەرانی باس بێ. ڕاستەکەی من ماڵپەڕێکم هەیە ساڵیانێکی توولانیە بە ناو اتحادی کرێکاری، ماوەیەکی زۆر بە سێ زمانە بوو، ئینگلیسی و فارسی و کوردی، چۆن بەشی ئینگلیسیەکەی ئەوە کاربەری نەبوو، ئیتر ئەوەم لابرد و هەر ماوەتە سەر بەشی کوردی و فارسیەکەی. لە بەشی جامعەی فارسنشین لەواقع کاربەری زۆرە، بەڵام لە سەدحی جامعەی کوردستان لای خۆمانە بەداخەوە بەهۆی هەلومەرجێکی خاصەوە کە لەوێ هەیە هێشتا میدیایەکی کرێکاری ئاوا نییە کە منبعی بێ کرێکاران ئێستا هەڵسوڕاوان کرێکاری یا کرێکاری عادی یا خەڵکی چەساوە بە منبعی خۆیانی بزانن و زۆریش گرنگ و پێویستە خەبەر و گزارشەکانی بۆ بنێرن و دقیقاً گرنگ و پێویستە، بەڵام ئەم ماڵپەڕا هێشتا نەهینەکەی من و نەهین کەسی دیکە هێشتا نەبووە بە سەرچاوەیەکی سەرەکی و سەراسەری کە ڕۆژانە کرێکاران مراجعەی پێ بکەن ببێ بە منبعی کە خۆیان نەخشیان تیابێ. ڕاستەخۆ هەوڵەکەی ئێمە ئەوەیە لەو سەرەتاوە کە دەستمان پێکرد زۆر زەعیف بوو، دوای چەندین ساڵ پشتەریە کارکردن ئێستا لە حاڵحازرا
بووگە بە جێگەیەک باوەڕ پێکراوە بوو حداقل هەڵسوڕاوان کرێکاری بە هەر بیر و باوەڕێک جیاوازەوە کە هەیەە. زۆر باشە کاکی ومەرز بابێنە سەر وەزێتی منداڵان و ژنانی کرێکار دیارە کێشە و ڕەنجی زیاتریان هەیە. خوێندنەوەی ئێوە لەسەر ئەم پرسیاری من چییە؟ هەروە کە دیارە لە وڵاتهای ئیسلامیە لەبەرەوە فەلسفەی ئەرزشی و کە فەلسفەی حقوقیش بەدوای ئەوە تێشکڵەدرێتەوە مەجموعەی قوانین ئەنووسێتەوە تەسویبی ئەکا جایگای ژن بە تایبەتی هەمیشە خواردتر و کەمترە بەداخەوە نسبەت بە پیاک و ئەم جیاوازیە بووەتە بەعەسەوە کە لە زمینەی حقوق و لە زمینەی فرسەتگەل شغڵی و کاریشە ژنگەل بەسڵا بێحقوقی مزاعفتر و بێئیمکاناتی فرەتریان نسبەت بە پیاک بێت و ئەوەسە ئەمە بەرگرفتە یاها لەژێر دەسەڵات مەذهب و قوانینی مەذهبیە کە ئەو ئیجازە ئەدات کە ژن حقوقی کەمتری بێ و فرسەتی کەمتری بێت. بەشێکیشی هەڵەگەڕێتەوە بۆ کە لە ناو جەوامع مەرسالارە ئەساسەن بە شکل سنەتی ژن جایگای کەمەوە یا جایگای کەمتری پێ دریاگە و ئیجازەی ڕۆشت و ئیجازەی بەیانکردن و لە مەعرەز بە ئەسڵا ئینتخابکردن و لە مەعرەز فرسەت فرەتردانە کەم قەراردەی بووگەوە نیان هێشکە بە ئەساس بە ئەسڵا بێت و ئەو توانایی عەزیمە کە لە وڵاتگەلترا هەست کەفێتە کار و بێتە بە ئەسروەتێ فرەتر بە جامعە فرەتر لە شکڵی سنەتیە بوو ئەڵبەتە دیارە لەم حداقل چەند ساڵی ئەخیرە ژنگەل توانی گیانە بە فشار و بە زۆر خۆیان نەخش خۆیان فرەتر کردگەسەوە توانی گیانە فرەتر تەئسیر گوزار بن لە حەوزەگەل ئیجتماعیە بەتایبەت ئەگەر تواشای دانشگاکانکەین و قبولی دانشگاکان هەمیشە لەم 20 ساڵە ژنەکان فرەتر بەسڵا شرکت کننده و میزان قبولیان بووگە بۆ باوەست ئەوەکە حضور بەرابەر و فرسەتی بەرابەریشیان پێ نەدریاگە و هەروەها لە رابطە بەتە مناڵانە کە ئشارەتان پێکرد لە جەوامع ئیسلامیە ئەساسەن حقوق ئینسانی لە نەزەرا ناگیرێت و بەتایبەت حقوق مناڵگەل کە ئەساسی ترینە لەم وڵاتگەل ئوروپاییە مناڵ قوانین ئەم جامعە باعث بووگە کە مناڵ حقوق تایبەت خۆی بێت هەم لە زمینەی ئاموزشە کە ئیجباریە مەسەڵەن لە وڵاتگەل ئوروپاییە نسبەت بە هەر وڵاتێک ساڵێک مەسەڵەن جیاوازی هەست مناڵ هەر لە 5 ساڵە و ئیجبارن ئەشێ دایک و باوک بینێ نەمەردەچەوە دەوڵەت مؤەزەفە کە حقوق مناڵ تا 18 ساڵگی دەتووە زەمینەگەلا تەئمین کات و لە وڵات ئێمە ئەمە ئەسڵەن جایگایکی نییە و پەدیدەی مناڵە کار کە سەرمایەداری و صاحب دەسەڵات لە نیروی کار مناڵ استفادە بکات ساڵهای ساڵە بە شکڵی گوستەردا ئێمە شاهدین و هیچ ئاعتراض اجتماعی و مەدەنی لە مقابڵ ئەمە بووگە منتها دەوڵەت تا ئەو جێگە بۆی کریاگە پەرەیداگە بەمە هیچ ئەهمیەتێکی نیشان نەداگە و انتزاریش نییە کە ئەهمیەتە نیشان بە ئەساسەن معنی ئینسان لەناو ئەو ساختارە فکری و ئیدۆلۆژیکە حاکمیەتە نەخشی نییە و جێگەیەکی نییە ئەوەسە کە مناڵی شەر بۆ اعتبارە کە ئەرزم کرد بێحقوقترین کەسەکان بووگن بێ حقوقترین ئینسانەکان بووگن لە ناو جامعە خۆشبەختانە ساختارگەل و بەسڵا جنبشگەل اعتراضی لە مقابڵی و هەمیشە هەست و هەمیشە بووگە مەخسوسەن لەم 20 ساڵە ئەخیرا ئێمە شاهدەوە بووگین لە حمایەت لە مناڵانە لە جێگەر مختلفە لە ئێرانە بەتایبەت لە کوردستانە کانونگەری دروستکریاگە ئنجیۆگەری دروستکریاگە وەسیلەی مردم کە توانیگە ڕۆشنگەریکە و ئەم ڕۆشنگەریە بووەتە بەعسەوەکە بەشی فرەی لە خانەوادەکان فرەتر متوەجه ئەوە بووگن کە جایگا و حقوق مناڵەشێ چەبێت ولی تا ئەو جێگە بە حاکمیەت ئەگەڕێتەوە حاکمیەت هەمیشە لە مقابل هەرنەوە پەدیدەی ئینسانی و پەدیدەی حقوقیە کە منجەر بووێت بە خاستر زندگیکردن ئینسان
خۆی لێ دوور کردگە و چاوپۆشی لێ کردگە و بە پێچەوانەکەیشی ڕێگەی باز کردگە بۆی کە فرەتر پەرەی پێ بدرگێت بۆ ئەوە کە منفعەت و سوودپەرستی چرای ڕێگەی ئەمان بووگەوە هەروایش ئەمێنێت لەنا ئەو ساختارگەلێ باسڵا هەروە عەرزم کرد ئیدۆلۆژیکە انتزارێ فرەتر لەوە نییە. زۆر باشە کاک حامید یەک پرسیارمان لە شاری سنەوە بۆ هاتووە شاهۆ لە شاری سنە ڕێسڵاو ماندوو نەبوونی نووسێتی هەرو جۆرەی کە کاکسدەیەک بە دروستی ئاماژەی پێدا بە باسی میدیای کردکە کرێکاران دەبێت شوێنێکیان بێ کە مڕاجعەی پێ بکەن بە گوێرەی پێویست نییە. نووسێتی میدیای کرێکاری نووسەر و تەحلیلگەری کرێکاری کتێب و سەرچاوی کرێکاری بە گوێرەی پێویست دیار نین و لە میدیای سەرەکی کوردی و فارسی زۆر دەرناکەون. وەز ئەم وەزئە تاکەی دەبێت ئاوە بێت چۆنی دەبینن ئایا کاری بۆ دەکرێت؟ هیوادارم کاری بۆ بکرێ و ئەوە دەبێ ڕووی لە کاک سدیق و هەموو ئەو بەڕێزانەی دیکەی کە دەستەندەرکاری بەڕێوەبردننی ئەوها شوێنگەلێکن هیوادارم بتوانن بە هاوکاری یەکتر ئەگەر سایتێک یا مەجموعە شوێنێک بکرێتەوە لە سوسیال میدیا جۆرێک بێ کە زۆر ئاواڵە بێ بۆ ئەوە بۆ معنایی کە هەموو کەس خۆی لەوێدا ببینێتەوە بتوانن فعالینی کرێکاری فعالینی کۆمەڵایەتی فعالینی محیتی زیست فعالینی ژنان و بەرابەری تەڵەبی ئەگەر شوێنێکی وا دروست بکرێت دیارە زۆر بە نرخ و بەجێەوە هیوادارم هەر لە نێوەوەی کوردستان هەوڵ بدەن بۆ دروستکردنی شتێکی وە و تێکۆشەرانی دەرەوەی وڵاتیش بە ئەو پەڕی توانایی لە خۆبردوویە بتوانن یارمەتیدەری وەها شوێنێک بن ئەم سەرچاوەیەک بێ بۆ مەتالعە و سەرچاوەیەک بێ بۆ زانیاری پەیداکردن لە عینی حاڵیشە بۆ ئێمەمانانش کە لە دەرەوەی وڵاتین سەرچاوەیەک بێ بۆ ئاگاداربوون لە وەزعەتی واقعی ژیان و خەباتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە هەموو بەشەکانیە هیوادارم بە دەستە ناو دەست یەکنان بۆ دروستکردنی وەها سەرچاوەیە هەموو کەس بتوانێت مراجعەی پێ بکە و لێی بەهرەمەند بێ هەوڵ بدەن و هیوادارم تێکۆشەرانی کرێکاری چەپ و سوسیالیست بتوانن بەبێ هیچ تەعاسوبی جیاوازی حزبی و سیاسی بتوانن لەوەها شوێنێکە هەوڵ بدەن کە بکرێتە سەرچاوەیەکی باوەڕ پێکراو بۆ هەموو کەس منیش هەرە و ئاواتەم هیوادارم جێبەجێ بێت. زۆر باشە کاک سدیق پێشەوەی کە من پرسیارە بکەم لەسەرم پرسیارەی کاک شاهۆ کە لە سنە نردوێتی ئەگەر قسەتان هەیە فەرموو. سپاسی کاکشاوی بەڕێز دەکەم ئەوەیش بە قسەکانی کاحەمد و وینەکانی پێش و خۆشم ئیزافە بکەم هەر جۆرە سەرچاوەیەکی ئاوا ماڵپەڕێکی کرێکاری دروست ببێ بە مەوانەیەک لە واقع ڕوبەڕووە بێ ئەویش کۆماری ئیسلامیە ئەو ماڵپەڕانەی کە بە ناوی جۆرا و جۆرەوە ئیستا قسە لەسەر ماڵپەڕی کرێکاریەکەین کە بالاخره شرایطی کار و ژیانی کرێکاران ئەخاتە بەرچاوەوە لەم چوارچێوە هەوڵ ئەدا کە کرێکاران وشیار ببنەوە ببن بە ساحبی ڕێکخراوەگەل سربەخۆی خۆیان ژیانی خۆیان لەم ڕێگەوە بە ئیتلاع یەکترین بگەن و وشیاری چینایەتی خۆیان بەرنەسەر لە مەقابڵ کۆماری ئیسلامیە و قەرارەگرن و کۆماری ئیسلامی مەداوم لە توولی ئەم ساڵانەی کە ئینتەرنێت دروست بووگا فیلتەری لەسەر ئەم ماڵپەڕانە داناوە و ئەم کارەی بۆ کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری 100 قات سەختتر کردوێتەوە هەڵسوڕاوێک یا بلاخەرا کەسێک کە تامەزروی خوێندنەوەی کتێوێکە ڕۆژنامەیەکە مەطلبێکە ئەبێ حەفخان ڕۆسەمی تێیبکە فیلتەر شکێن دابەزێنێ لەوانەیە بۆی مەقدور نەبێ لەوانەیە کرێکارێک سادە بێ زۆر خوێنەواری نەبێ نەزانێ فیلتەر شکێن چۆن دامەزرێت و هەموو ئەمانە هەیە لە ناو کۆمەڵگای ئێمە لەواقع ئەمانە سەخت کراونەتەوە لەبەر ڕێگەی
ئەوە کە کرێکاران ببن بە ساحیبی ماڵپەڕێکی سربەخۆی خۆیان. ئێستا لە حاڵ حازرا کاکە میر دنیا بەرەو دیجیتاڵە ڕێ تەواو کتێوەکان ئەوانەیە کە ئەنووسرێن لە حاڵ حازرا ئەوانش کە پێشوو نووسراون هەوڵە درێ بکرێن بە دیجیتاڵ. ڕۆژنامەکان هەروایان بەسەراتوە توە ئەو بابەتە بە نرخانەی دنیا ئێستا بە لەحازی کرێکاریەوە بابەتی لەسەر دنیای سربەخۆ تەشەکڵگەل جۆرا جۆر چۆنیەتی تێڕوانین بۆ وڵاتێکی سوسیالیستی بۆ بەرابەری لە هەموو عەرسەیەکە خەریکە بەرەو دیجیتاڵەوە یانێ کۆماری ئیسلامی ئەم عەرسەیە لە خەڵک تەنگ کردووە و ئەمانە بەرحاڵ فشارێکن جددی و نایەڵێ ببن بە سەرچاوەیەکی سەرچاوەگەلێکی باوەڕپێکراو و لە بەردەست خەڵکا بن و خەڵک لەم ڕێگاوە بتوانن دانش و معلوماتی خۆیان ئیزافەکەن و دەنگی خۆیان بە یەکترین بگەێنن و بەرحاڵ ڕەنگە تەوسعەی جۆرا و جۆر لە زەمینەگەی مختلفە ئەرزشکەل ئینسانی لە سەطحی دنیا بلەخەرا جۆرێکە ئێستا لە ڕێگەی سایتێکەوە دنیای مەجازیەوە بە ئیتلاع هەر کوێرەدەیەکی کوردستانیش بگا. بەڵام وتمە مەم مەوانەعگەلێکن کە هیوادارم خەڵکی هەژار و فەقیری کوردستان نەجات پیا بکەن و بتوانن ببن بە ساحیبی سەرچاوەگەلێک کە خۆیان حەزی پێکەن. زۆر باشە من دووبارە بە ئیجازەی هەردوو بەڕێزان کاک کیومەرس و کاک حامید من دووبارە پرسیارێکە لە کاک سدیق دەکەمەوە ئەگەر ئیجازتان لەسەر بێت. ئەلبەت پرسیاری بینەرێکمانە لە شاری بۆکان نردوێتی کاک کیومەرس نووسیەتی سڵاو ماندوو نەبن هەڵبەت من ڕووی قسم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا و تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیستی ئێران نییە چون ئەزانم زۆر بە تێروتەسەلی لەسەر ئەمانە قسەیان کردووە. پرسیارێکم هەیە بە ملیۆنان بێکارمان هەیە کرێکارانی پیر و نەخۆشمان هەیە و کرێکارانی کەمەندامان هەیە بۆ باسییان بە شێوەی پێویست لە میدیاکانی دیکە ناکرێت دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم دەنگدانەوەش لەوێ هەبێت. پرسیارێکی زۆر بەجێگەیە من سپاسی ئەو بینەرەوە گوێگرا عزیزاکەم لە واقع من پێم وابێ هەر لەو ماڵپەڕەی خۆمەوە و ئەزانم لە ماڵپەڕهایەکی جۆرا و جۆرەوە لە تەلەڤیزیۆنهایەکی جۆرا و جۆرەوە لە سەطحی دنیای مەجازی لەم بارەوە قسەی زۆر کراوە. دیارەکە وەزیەتەکە لەوێ جۆرێکە ئەم میدیاگەلە لەوێ بە سەختی منعکسەوە بنەوە بەڵام هەوڵێک ئەبێ لە ناوەوە بدرێ بلەخەرە کرێکارانی بێکار بتوانن ڕێکخراوی سربەخۆی خۆیان دروستکەن یانە ببن بە وەزنێک ببن بە تەشەکڵێک خەڵکێکە معلولنی سەر لە هەر زاویەکەوە لە هەر نەزەرێکەوە لە هەر سەتحەیەکە ئەمانش ببن بە ساحیبی سندیکای خۆیان ڕێکخراوەی مربوط بە خۆیان و ئەم ڕێکخراوەگەلا گرێ بدرێن بە یەکەوە مەسڵەن گرێ بدرێ بە ڕێکخراوی ژنانەوە ڕێکخراوی کرێکاران شاغڵەوە گرێ بدرێ بە ڕێکخراوی کرێکارانی بێکارەوە مناڵگەلەوە کە مەحروم بکرێن لە کارکردن کاتێک کە سنیان نەگەیشتووە بۆ حەدا گرێ بدرێ بە تەشەکڵگەل دانیشتوویەوە و هەموو ئەم ڕێکخراوەگەلە ئەگەر گرێ بدرن بەیەکەوە هاواهانگیکیان بەیەکەوە بێتوانن بە باشی بلەخەرا شارەکان کۆماری ئیسلامی لەسەر خۆیان کەمەوکەنەوە و بتوانن بلەخەرا هەنگاوێک جددی بۆ باشترکردنی ژیانی خۆیان لە بوارگەر جۆرا جۆرا هەڵگرن. من پێم وابێ ئەسڵ مۆزوعەکە لەوەیەوەیە ئێمە ئەبێ جموجوڵەکانمان جنبشەکەی ئێمە لە خوارەوەی کۆمەڵگا خۆی سازمان با لەوێ و هەڵسێ و ئەم فشارە وەسیع و بەربڵاوە کۆمەڵایەتیەیە کە ئەتوانێ دەستی هەر زاڵمێک لە پشتۆ ببەسێ. بەو ئەنازە تا ئێستا ئێمە ڕێکخراو بووین بەو ئەنازە کە ئێمە هاوکاری یەکمان کردگا بەو ئەنازە کە ئێمە لە مەیدانەکانە حزورمان بووە سەرف نەزەر لەوە کە هەر جۆرە جیاوازێکمان بە لەحاز نەزەریەوە بووگا سەرف نەزەر لەوە کە هەر زەربەیەکمان خواردووە سەرف نەزەر لەوە کە چەندێکمان ئیعدام کراون و چەندێکمان لە زیندانەکانن
بەو ئەنازە ئێمە توانیمانە دەنگمان بە یەکترین بگەینین فشارێک بەسەرمانەوە بووگا بە جۆرێ لە جۆرەکان کەمیکەینەوە من پێم وابێ ئەسڵ مەوزوعەکە دەبێت لەسەر ڕێکخراوە بوون خۆماندانین کاتێک کە توانیمان خۆمان ڕێکخراوەکەین بۆ ئەنازە توانین شرایەتی ژیانی خۆمان باشترکەین. زۆر باشە من زۆر داوای لێبوردن دەکەم کاتی بەرنامەکەمان کەمتر لە دەدەقەماوە هیوادارم کە بتوانین لەم دەدەقێدا بکەم پرسیارەش جواب دەنەوە کاک کیومەرس پرسیارێکی ترمان بۆ هاتووە نووسیوێتی ئاڵ و گۆڕە سەرەکیەکانی ناو کرێکاران لە کوردستان و ئێران چۆنە هەڵبەت نووسێتی بۆ وێنە چاو لە کۆڵبەری بکەی سوختەر لە بەلوچ کرێکارانی خوێندەوار من دەنگ ئێوە ناژنەوە کاکە میرگیان منیش دەنگ تۆ ناژنم ئەگەر ئەکرگێ دووپاتی کارەوە بێ زەحمەت دەنگەکە نەهات نەگەیشتە لای من من داوای لێبوردن دەکەم ئێمە کەشەیەکمان بۆ دروست بوو دەنگی من نەدەهات بۆ هیچ لایەک یەک پرسیارمان بۆ هاتووە کاک کیومەرس نووسێتی بۆ وێنە ئەگە چاو لە کۆڵبەری بکەی سوختبەر لە بەلوچ بکەی کرێکارانی خوێندەوار و متەخەسس یا کرێکارانی یەخەسپی و یەخەئابی ئەمە نمونهایەکە کە هێناویێتەوە نووسێتی ئاڵ و گۆڕە سەرەکیەکانی ناو کرێکاران لە کوردستان و ئێران چۆنی ئەبینن ئەسڵین ترین چرت کە بووەتە باسەوە کە ڕووفا لە ناو جامعان لە کوردستان و بەگشتی لە ئێرانە نەبێت نظام مرتەجە جمهوری ئیسلامیە یعنی ئەگەر ئەم جمهوری ئیسلامیە بەسەر کارە نەوێت یان نەبوایەت ئەم مشکلاتە و ئەم گرفتاریگە لە قاعدەتە نەبوو منتها تا ئەو جێگە هەڵەگەڕێتەوە بۆ تەبەقەی کرێکار بەتایبەت لە ناو جامعە ئەوەسە کە حال ارتباط مستقيمة بتك وضعية اقتصادي جامعة وضعية اقتصادي جامعة بوسيلة حاكميتك يندل حاكمية هيچو پوچ اكرگي وابيجي بنيان هيچ مسؤوليته لقبال معيشة زندگي انسانانية وهر بهر عنازيكيش كتبقي كريكار ضعیف بووە ئەو هەر بۆ ئەنازە توانیگە لە حقوقیان فرەتر غارەتکە و خەرج جەنگ و تەروریزم منتەقەیی و جەهانی بکات تا مادام کە تەبەقەی کارگەر بە شکڵی سەرانسەری خۆی سازمان نات و لە عین حاڵە هەرچەند کە ئەمە منزور ئەوە نییە کە لە حاڵە حازرا تەبەقەی کارگەر دەغدەغەی بەتاک دان و قۆفڵکردن خۆی و ارتباط محکەمکردن خۆی بەتەک مطالباتی تر جامعە لایەگەر تر جامعانیە هەر مطالبەی کە لە تەرەف مطالبەی دموکراتیکە و کە لە تەرەف جامعە و ژنەفتگیە و لە جریانە بووگە تەبەقەی کارگەر ئەوەی تایید کردگە و بووگەسە نیروێ بەسڵا بستەردەدان و فرەتر بڵاوکردنەوە حمایەتکردنی هەر ئەنازە ئەمە فرەتر بێتەوە و هەر ئەنازەی کە بتوانێت خۆی سازمان یافتەترکە هاو ئاهەنگترکە دوور بێت لە مەسائل تەعەسوبی دینی و مەذهبی و ملیش حتا منتها منزورم مەسەلەی ملی مەسەلەی ملەتگەلێ تحت ستەم نییە کە لە کنار ئەمەیشە ئێرق ملیان هەست و داخوازی گەل ملی خۆیان هەست وەلی تا ئەو جێگە کە دوور بێت لە تەعەسوب دوور بێت لە بەسڵا هەر نوع انشقاقێکە بتوانێت ئەمان لە هەماهەنگی دوورە و کاتەوە هەر بۆ ئەنازە ئەتوانێت هێزێ محکەمتر بێ بۆ متاڵبەکردن حەقدەست خۆی بۆ داخوازیگەرێکە هەسی و هەر بۆ ئەتباریشە حاکمیت ناتوانێت غارەتکەری و دزی لە سفرەی ئەوان پەرە پێ بدات و یا لەو ئەنازە بتوانێت حاکمیکە ئەو دزیە بە من سفرەیانە زۆر باشە دووبارە دێمەوە لای کاکستێک دواتر حتمما دێمەوە لای کاک حەمیدیان کاک سدیق یەک پرسیار ئێمە گەت چاو لە بکەین جاران زۆر زیاتر شعر و سرود و ڕۆمان و بڵین ئەسەن نمایشنامە تاعەتر فیلم سینمای ئەمانە زۆر ینی وەنی کرێکاری کە نمایشیان دەدا زۆر حزوریان بوو
وەزعەکە ئێستا چۆنە بۆ هونەر و ئەدەبیات ینی وەزعی ئێستا چۆنە؟ شیعر و ئەدەبیات هەڵقڵاوی وەزیەتێکی تایبەتی کۆمەڵایەتیە، بەرهەمی بزوتنەوەگەلێکی واقعی و زیندوی ناو کۆمەلگایە. ئەگەر ئەمە نەبێ لە دەرەوەی ئەم بزوتنەوە شیعر نایە بوو هیچ شاعرێک، نووسەرێک ناتوانێت بەو جۆرەوە لازمە قەڵەمەکەی لەبان کاغەزەکەی و دانێ ئەین ئەو واقعیەتانەی کە لە دەوروبەری ئاکەون بیتێرێتە سەر کاغەز و گەڵاڵەیکە. تەواو ئەو شیعرە بە نرخانەی کە کاتی خۆی لە کوردستانی لای خۆمان نووسراوە یان لە شۆنگەلێکی تری ئەو دنیا نووسراوە باسکراوە، هەر ڕۆمانێ، هەر نمایشێک، هەر تیاترێ بەرگوزار بوو بێ دەقیقەن لە گەرما و گەرمی ئەو بزوتنەوە بووگە. ئەگەر ئەمە نەبوو بێت بەرحاڵ ئەینی واقعیەتی بەیان نەکرگە. من پێم وابێ ئەو لە ئەگەر مەبناکە لە ساڵی 57ەوە قەرار بین تاکونێ ئەو کاتانەی کە ئێمە هاتوینێتە کوردستانی عێراقی. من داوای لێبوردن دەکەم ئەگەر دەکرێت بە کورتی چون دەبێت بچمەوە حتمما بۆ لای کاک حامیدیش وە چون 3 دقەمان کاتمەوە. من پێم وابێ لە حاڵ حازرا ئەوزاعی کۆمەلگای ئێران جۆرێکە بە لەحازی سیاسیەوە بە لەحازی کۆمەڵایەتیەوە فشارێک بەسەر مردمەوە قەراری گرکە بە جێگەی ئەوە بە شێعر و ئەدەبیات و پشتی ئاوا بیرکەنەوە لە فکری نانی ڕۆژی خۆیاندا. یعنی بزوتنەوە واقعیەتەکە لە حاڵ حازرە جم و جۆڵەکە ئەمەیە، یعنی ئەمە ئەسڵ قەراری گرتووە. ئەگەر ئەم فشارەکەمەوە بێتەوە دیارە ئەو ئەرسەگەریشە زیندووە بنەوە وە گەشاک. بەڵێ زۆر زۆر سپاس. کاک حامید کەمتر لە 3 دقەشمان ماوە، وەکو دوا قسەتان ئێمە نزیک دەبینەوە لە 1 ئەیار. پەیامتان چییە؟ قسەتان چییە؟ دەبێت چی بکرێت کە 1 ئەیاری ئەم ساڵ هەرچی بەشکۆتر و ڕێک و پێکتر بەڕێوە بچێت؟ ڕۆژی جیهانی کرێکار تەنها مربوط بەو کرێکارانە نییە کە متشەکل و ڕاستەوخۆ خەریکن لە کارگا و کارخانەکان کارەکەن. ڕۆژی جیهانی کرێکار مربوطە بە خانەوادەکانیان، مربوطە بە هەموو ژنانی بەرابەری خواست، مربوطە بە هەموو جوانێکی سوسیالیست و ئازادی خواست، مربوطە بە هەموو کرێکارانی بێکار، مربوطە بە ئەو 99% قشتی فەقیری جامعەی جیهانی نەکرد کوردستان و ئێران، مربوطە بە هەموو ئەو کەسانەی کە هەوڵەدەن بۆ ژیانی باشتر، مربوطە بە هەموو ئەو کەسانەی کە دەیانەوێ ئایندەی خۆیان و نەسلی بەعدی و نەسلهای بەعدی لە ڕفاه و ئاسایشێکی زۆرترا بن. بۆیە ڕۆژی جیهانی کرێکاریە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی هەموو ساڵێک دەڵێ هەڵی دەبژێرم گشت دەستکەوتی پار دقیقەن بەو معنایەیە کە ساڵ بە ساڵ لە ئەوەڵی مانگی مەیە دەبێ بەرنامەدا بندێ بۆ داهاتوو، دەبێ هەوڵ بدرێ بۆ ژیانی باشتر، دەبێ هەوڵ بدرێ بۆ نەهێشتنی منداڵانی کار، دەبێ هەوڵ بدرێ بۆ ڕفاهیە دروستکردن بۆ خانە نشین و معلولین و هەموو ئەوانە. پێویستە ێرشەوە ئیشارێک بۆ بکەم کە سبەینێکە 28 ئاپریلا ڕۆژی جیهانی محیتی ئیمنی محیتی کارە لە هەموو دنیا و ئەبێ بەم بۆنەیشەوە ئێمە فشارێکی زیاتر وەک چینی کرێکار وەک زەحمەت چێشان فشارێکی زیاتر بخرێتە سەر سەرمایەداران بۆ ئەوەی محیتی کار ڕۆژ بە ڕۆژ ئەمنتر و لە ئەمنیەتێکی زۆرتر بەرخوردار بێ بۆ کارکردن. و هیوادارم کە ڕۆژی جیهانی کرێکاری ئەو ساڵ هەموو ئەو کەسانەی کە هەر کەسە و بە هەر نەوعێک ئیحساسەکە کە زوڵمێکی لێ ئەچێ، چ زوڵمی تەبەقاتی، چ زوڵمی جنسیەتی، چ زوڵمی محیتی زیستی، بە هەموو ئەمانەوە ئەو ساڵ چینی کرێکار و هەموو تەرەفدارانی ئازادی و بەرابەری بتوانن مارشێکی گەورەی سربەخۆ بەڕێوە بەرن. بەڵێ من داوای لێبوردن دەکەم کاتمان تەوا بوو. زۆر سپاس لە هەر 3 بەڕێزان
کاک حامید کەریمی ناسراو بە شاتر حامید کادر و ئەندامی دێرینی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران، کاک سدیق جیهانی کادر و ئەندامی دێرینی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران و بەڕێز کاک کیومەر سوێسی چالاکی سیاسی و کرێکاری. سپاس و بەشداریتان لە بەرنامەیەدا. سپاس بۆ تەناویشت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوێتن و هیوادارین کە ئەم بەرنامەیەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت تا بەرنمەیەکی ڕاستەوخۆی تر هەر بژین بە شادی و کامەرە.